هەولێر و تاران لە چاوەڕوانی پەیوەندی و هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە بواری وزەدا پێدەچێت پەیوەندیەکە بە شێوەیەک بێت کە هیچی کەمتر نەبێت لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و ئەنقەرە. لە سێمین کۆبنەوەی ئەم ساڵی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز بە سەپەرشتی نێچیروان بارزانی بە وردی تاوتوێی سەردانی شاندەکەی حکوومەتی هەرێم و تیمێکی تەکنیکی بە سەپەرشتی بریکاری وەزارەتی سامانە سروشتیەکان کرا بۆ تاران کە ئامانجی سەرەکی سەردانەکە بۆ گفتوگۆکردن بوو لەسەر هەمانگی و هاوکاری و پەرەپێدانی بواری سامانە سروشتیەکان لە نێوان هەردوولادا. کاتێک شاندەکەی هەرێم راپۆرتی سەردانەکەیان بۆ ئێران بۆ ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز خستە ڕوو گفتوگۆی لەبارەوە کرا، ئەنجومەنەکە ئەوەی ڕاگەیاند کە بە چاوێکی استراتیژیەوە لەو جۆرە پەیوەندیانە لەگەڵ ئێران دەڕوانێت و سەردانی شاندەکەشی بە ئیجابی وەسف کرد. بە پێی زانیاریەکانی NRT لە کۆبنەوەی نێوان شاندی هەرێم و ئێران لە تاران باستا ناردەکردنی نەوتی هەرێم کراوە لە ڕێگەی بۆڕیەوە بۆ بەندەر عەباس. هاوکات بەرپرسانی ئێران ئامادەییان پیشان داوە کە تێچووی بۆڕێکە لە ئەستۆ بگرن کە دەکاتە 140 ملیۆن دۆلار. NRT زانیوێتی لە کۆبنەوەکەدا بەرپرسانی ئێران دوو پێشنیازیان بۆ شاندی هەرێم کردووە. یەکەمیان ئێران هەموو جۆرەکانی پێکاتەی نەوت وەک بەنزین و نەوتی سپی و گازوایل دەداتە هەرێم. دووەمیان ئەو نەوتەی ڕەوانەی تاران دەکرێت ئێران ڕەوانەی کەنداوی دەکات، بەڵام بەو مەرجەی هەرێمی کوردستان خۆی کڕیار بۆ نەوتەکە بدۆزنەوە. نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێم بە NRT ڕاگەیاند لێک تێگەیشتن لە نێوان تاران و هەولێر کراوە بۆ گواستنەوەی نەوت و غاز بۆ ئێران. غازەکەش لە ڕێگەی بۆریەوە دەگوازرێتەوە، بەڵام نەوتەکە بڕیارە بە تەنکەر ڕەوانە بکرێت تاوەکو بۆڕەکە تەواو دەبێت کە بە پێی زانیاریەکان هەردوو بۆڕی نەوت و غازەکەش لە گەرمیانەوە بۆ پارێزگای کرماشان دەبێت. بە وتەی نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران، بەرپرسانی ئێران دەیانەوێت لە بەرامبەردا ئەو کۆمپانیا ئێرانانەی کە لە هەرێم کار دەکەن لە بوارە جیاوازەکاندا پارە لە حکوومەتی هەرێم وەرناگرن و لە بەرامبەردا هەرێم نەوت و غاز دەداتە ئێران. بڕیاریشە دوای پشۆکانی نەورۆز بەرپرسانی هەردوولا لە تاران گیان لە هەولێر کۆ ببنەوە. بەڵام پێشتر نوێنەری حکوومەتی هەرێم لە ئێران ئاشکرای کردبوو بەرپرسانی حکوومەتی هەرێم داوای هاوکاری دارایی بە پەلەیان لە ئێران کردووە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی. لە بەرامبەریشدا تاران ئامادەی خۆی نیشان داوە لە پێدانی بڕێکی زۆری قەرز بە هەرێم. پێشنیازەکەی ئێرانیش لە کاتی سەردانەکەی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بووە لە مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوودا بۆ تاران. بە بڕوای شارەزایان هەرێمی کوردستان دەیەوێت جگە لە تورکیا کە تاکە سەرچاوەی فرۆشتنی نەوت و وزەی هەرێمە سەرچاوەیەکی دیکەشی دەست بکەوێت لە فرۆشتنی نەوت و غاز. بە بڕوای بەشێک لە چاودێران ئێران جگەلەوەی سوود دەبینێت لە نەوت و غازی هەرێم دەیەوێت هەژمونی سیاسی خۆی لە ناوخۆی هەرێمی کوردستان زیاد بکات و ڕۆڵی کاریگەر ببینێت. ڕەنگە ئەم نزیکبوونەوەی نێوان تاران و هەولێریش لە بواری وزەدا بەغداش دڵخۆش بکات و ئەو نیگەرانیانەی بەرامبەر حکوومەتی هەرێم هەیبوو لە ڕێکەوتنەکانی لە بواری وزەدا لەگەڵ تورکیا ئەم جارەیان بەو شێوەیە نیگەران نەبێت بەرامبەر حکوومەتی هەرێم. هونەر ئەحسان NRT